ئێمە وەکو کارمەندانی گرێبەستی کۆرۆنا کە ژمارەمان 502 کەسە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران کراین بە گرێبەست بۆ سەنتەرەکانی کۆرۆنا بەداخ و ناچاریەکی زۆر و ئەمانەوە ئاگادارتان بکەنەوە لە کۆمەڵە بارودۆخێک کە ڕەنگە تەنها لە شاشەی تیڤەکانەوە بینی بێتان چاوەڕێی ئەوە بووین کە خەڵات بکرین لە پای هەوڵ و ماندووبوونمان مەدالیای خۆنەویستی بکەن بە سنگ یەک بە یەکەمانەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە سەروبەندی دامەزرانی فەرمانبەرانی گرێبەست بە شێوەی هەمیشەیی کە مافێکی یاسایی خۆیانە ئێمە ئاگادار کراوینێتەوە کە ناومان لە لیستی ئەو ناوانە دانیە کە ئەکرێن بە هەمیشەی ئاگادارین کە ئەنجومەنی وەزیران ڕەزامەند نەبووە کە ئێمە بگرێتەوە سەرڕای ئەوەی لەو بارودۆخە سەخت و ناهەموارەدا کە تەنانەت کەمترین زانیاریکیش نەبوو لە باشترین سەنتەرەکانی پشکنین لە جیهاندا سەبارەت بەم ڤایرۆسە مەترسیدارە کە تەواوی جیهانی خستە پاڵ حاڵەتێکی زەنگی مەترسیدارەوە و بە هەزاران کەس گیانیان لەدەستدا بە کەس و کار و ئازیزانی ئێمەشەوە کەس لە ماندووبوون و ئازاری ئەو ڕۆژانە تێناگات کە ئێمە بە ستافێکی کەمەوە و بە کەمترین پێداویستە پزیشکەکانەوە چەندین نەخۆشمان ڕزگار کرد و خزمەتی چەندین نەخۆشی دیکەمان کردووە هەر لەو کاتەدا چەندین هاوڕێمان تووشی ڤایرۆسەکە بوون لە ڕێگەی ئەمانیشەوە کە سوکاریان چونکە ئەمەندە هیلاک و ماندوو ئەبووین نەمان ئەزانی شەکەتیمان هی توشبوونمانە بە ڤایرۆسەکە یاخود هی جوڵەی و ڕاکەڕاکی زۆرمان و نەبراوەکانمانە لە ناو سنتەرەکانە لە بەرەنگاری شەڕێکی دەستەوێخەدا بووین لەگەڵ مەرگ بەو جلوبەرگە تایبەتی کە لەبەرمان دەکرد تەنگە نەفەسی دەکردین و توانای هەناسەدانێکی ئازادمان نەبوو نیوەی پێڵاوەکانمان پڕ دەبوو لە ئارەقە و ماندووبوون و ڕۆژانە چەندین جار بەتاڵمان دەکردەوە هەناسەی سارد و گەرمی کاتی ئیشکردنمان عینەک و پارێزمەندێکی دەموچاومانی تەڵخ کردن و وەکو ئێستامان وەکو داهاتوومان نەمان دەزانی تەڵخ و ناڕوونی بەرچاومان ڕۆژێک ڕوون دەبێتەوە یاخودنا ئەگەر بەر لە بەرچاوگرتنی ئەو ئازار و ناڕەحەتیانە بێت کە ئێمە بینیمان ئەبووە دەیان فلیم و سیناریۆ لەسەر ئێمە دەربهێنرا و بنووسرا کە شایەتی مەرگ و ژینیا و نیشتمانیانی خۆمان بووین چۆن هاوسەران هەتا دواسەتەکاری تەمەنیان بەرگریان دەکرد دڵ یەکدیان دەدایەوە چۆن مناڵەکان بۆ مانەوەی دایک باوکیان چ بێ باکانە بەرامبەر مەرگ نیشان دەدا ئەم ڕووداوانە لە دڵ و هەناوی ئێمەدا هەڵگیران کە ڕەنگە 100 ساڵ جارێک ڕوو بدەن یاخود هەرگیز دووبارە نەبنەوە و هیوادارین کە هەرگیز دووبارە نەبێتەوە هەر ڕۆژێک کە بەڕێمان دەکرد بەقەدەر 10 ساڵ پیری دەکردین زەردەخەنی لەسەر لێوان دەتۆراندین داواکاریمان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی گشتی ڕاژە کە ئەمانە بە تەواوی بەرپرسیارن لە ئەو گرێبەستانی کە قەرارە بکرێن بە هەمیشەیی داواکاری ئێمە ئەوەیە کە هەمووانێن بابەتە ئەبینن ناوی ئێمە لە پاڵ ئەو ناوانی کە قەرارە بکرێن بە هەمیشەیی دابنرێت ئێمە دەستخۆشی لە تەواوی کارمەندانی ڕیاسە دکتۆر سەباح جێگری دکتۆر سەباح و هەموو بەرپرسانی دیکەی شارە ئەکەین چکە بەحەقەت بەدەنگ داواکاریمانەوە هاتوون زیاد لە جارێک تەداخولی کێشەکانی ئێمەیان کردو زیاد لە جارێک هەوڵی چارەسەرکردنیان ناوە